جارێک ئەم پەروەردەی بۆ ئەوەیە کە چۆن بچنە پێشتر جورئەتێکی زۆرتریانەدات. تەوجیهێکی تر ئەوەیە کە چۆن ئەم کۆمەڵە مسلمانە مستەزعەفە نەترسن، چاویان نەترسێت لەو دەسەڵاتدارە گەورە جاهیلیەتە بڵێ هەرەی گۆڕین، چکە بەم مەنهەجە ئەیگۆڕین، گۆڕانکاریش بەم مەنهەجە خواییە ئەبێ. بۆیە ضروری ئەنجا ئەم کابرا مسلمانە پشوو درێژە، یعنی حتا یەکێک لەسەر جادە گاڵتە بە مسلمانێکی ڕەشپێستەکە لە ئەمریکا ئەڵێ بەتەمان ئەمریکا بگۆڕن بیکەن بە مسلمان، ئەڵێ کابرا جواب بداتەوەڵێ زمانێ بوو پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر خۆی بوو، بەڵام کۆمەڵگەکەشی گۆڕی، دەوڵەتی گۆڕی، جزیرەی عەرەبی گۆڕی، مەملەکەت و ناوچەکانی هەموو گۆڕی، نیوەی سەرزەمینی گۆڕی. لەبەرەوە کابرای مسلمان پشوو درێژە بۆ لەبەرەوە لە ڕوانگەی قورئانەوە تەماشای واقعەکانەکەڵێ با بە خۆ قوتانە چی نەگەر خوای گەورە فەرمی کون فەیەکون ڕواوە هەمووی لاچێ وجعلنا لمهلكهم موعدا، موعدێک هەیە بۆ ئەم زاڵمانەکەیان فەوتێنێ. ئێمە گرنگەوەی بە پێی وەحی حرەکەت بکەین، لەبەرەوە بینی گەشبینە، دڵخۆشە، پشوو درێژە، بە سەبر و تەحەمولی هی ئەو هەموو ئەشکەنجانەیە، ئەو هەموو ئەشکەنجەی لەسەر دراوە واز لە دینەکە نایەن. ئێوە لە فەیسبوک ڕەنگە هەندێکتان بینی بێتان لە چۆن خەڵکێک سەرە بڕن لە نەیجیریا ڕیزیان کردوون مسلمان، ئەیان هێنە پێشەوە چاڵێکیشان بۆڵکەوندون هەموو جلی عەسکەریشان لەبەرایە، ئەڵێ پەشیمانە بیتەوە لە ئیسلامیا سەرت بڕم، ئەڵێ پەشیمان نابمەوە، ڕاکشە دەستی خاتە نێوانی ڕانیەوە سەریە بڕن، دوای شەقێکی تی هەڵەدەنەی خەنە چاڵەکەەوە، ئەڵێوی بە دوای ئەوە دێ، ئەوی تر جلێکی وەکو پاکستانی لەبەرکردو هینێ ئەو ئەفریقایە، پەشیمان نەبیتەوە یان نەکڵاوێکیشی لەسەرە نا پەشیمان نابم، ڕاکشە ئەویش بامان شێوە واکە و فڕێدەنە چاڵەکەەوە. دخوا جاهیلێت یەک ئەهلی عەلمانیەت ئیجبارکەی بڵێ ئەتکوژم یا بێ سوژدە ببەی بۆ فڵان شت، هەموویان ئەیکەن یان نایکەن، هەموویان ئەیکەن. فەرقەکە زۆر جەوهەریە لە نێوانی کەسێکی ئیماندار کە باوەڕی بەخوای پەروەردگار هێنابێ و ناسی بێتی، لە ناسینەوە پەرست بێتی، باوەڕیشی وابێ ئەم وەحیەی بۆ ناردووە، ئەم ئەرکی ئیستخلافی کەوتۆتە سەرشان و ئەبێ هەر تەحەمولی بکاوە لەو هەر خۆی بێ، چکە یەتی نەبی وەلەیسە مەعەهو ئەحەد، خۆ تۆ لەو عەزیزتر نی. هەروەها جاری وا هەیە خوای پەروەردگار بۆ تاک و کۆی شوێنکەوتوەکانی ئەم قورئانە سەلوای دڵیانە، چیرۆکێکیان بۆ جێڕێتەوە ئێ خۆ هەر تۆ ئاوانە بووی، ئەها پێغەمبەرانی پێش تۆ ژوا بوون، ئێ مسڵمانینە خۆ ئەتباعی ئەوانی تری ژوا بوون، ئێگەرەوە لەژێر ئەشکەنجەیان، ئێ باشە ئەسحاب الخدود لە بەرچاوتان ئاگریان بۆ کران و فڕێدران ناو ئاگرەکەەوە بە مستەزعەفی، ئەمەی ئێستا ئەیبینن لە میانمار و لە شوێنانی تر، ئێ هەر ئەمەیە کە باسیەکەینەوە. لەبەرەوە کابرای ئیماندار شوێن کەوتووی ئەم قورئانە هەروە عەقیدەی بە قووەتە، بۆیە ئەبینی بە مەعەدەل هەموو ڕۆژە هەزار کەسە کوژرێ لەم ئەهلی ئیسلامە، ڕۆژ بە ڕۆژ ئیسلام بە قووەتریژە بێ، خەڵک وازی لێ ناهێنێ، بە هەرچی تەکنۆلۆجیای سەردەم هەیە مسلمانە کوژرێ، بە هەرچی ئەسالیبی دەنی و هیچ و پوچ و حەقارەت و دڕندەی هەیە مسلمانە کوژرێ. چاوپۆشیە کرێت لە هەزاران لە زیندانەکانی میسر و سووریا و وڵاتانی ترە، 3 ملیۆن لە سین غەسل مخیان بۆ کرێ کەس لەسەر هەڵنادات. هەر ئەوەی کە مسلمانە چەوسێنرێتەوە کەچی ئیسلامەکە هەر بەرەو پێشە ڕوە، لەبەر مسلمانەکان بەم قورئانە پەیوەستن بە خوای پەروەردگار، گوێ ئەگرن لە خوای گەورە کە چۆن خیتابی ئاو بۆ ناردوون و لەگەڵیانە دوێ، ئەمانیش بە نوێژەکانیان بە شەو نوێژەکانیان لەگەڵ خوای پەروەردگارە دوێ.